سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 22 بەرەو کوردستانی عێراق. ئالانی سەردەشت ئاخرین ناوچەی ئازادکراو بەدەست پێشمەرگەوە بوو. لە مانگی خەزەڵوەردا حکوومەتی ئیسلامی بە هێزێکی زۆرەوە هێرشی پانوبەرینی هێنا بۆ مەڵبەندی ئالان. شەڕێکی زۆر قرس و خوێناوی دەستی پێکرد. حیزبەکان بەرەنگاری چاکیان دژ بە هێرشەکەی ڕژیم کرد. دیارە هێزی ئینسانی و ئیمکاناتی ڕژیم سەدان هێندەی پێشمەرگە بوو. دوای چەند ڕۆژ شەڕ هێزی پێشمەرگە و ڕێبەرایەتی هەموو حیزبەکان ناچار بوون کوردستانی ئێران بەجێ بێڵن و بچنە کوردستانی عێراق. ئەو کۆچە سەختە بۆ هەمووان دژوار بوو، بە تایبەت بۆ ژن و منداڵی بێپەنای بێدەرەتان. بە منیان کوت کە دەبێ خێرا خۆم ئامادە بکەم و لەگەڵ کاروانێک ڕێکەوم بۆ دەی گاکێ. دەمهەویست هێندێک کەلوپەلی پێویستی بەیان کە بە سەختی پەیدام کردبوون لەگەڵ خۆمی بەرم کە نەیانهێشت. کوتیان دواتر خۆمان بۆتی دێنین کە ئەو کارەیان نەکرد. کاروانێکی گەورە بووین کە لە ژێر تۆپ و گول لە باراندا ڕێککەوت بووین. زۆر جار تۆپێک دەدرا بە دەوروبەرماندا و ئێمە دەبوو خێرا خۆمان بدەین بە عەرزدا. ئەو کارە بۆ منی دایک و منداڵێک بە باوەشەوە زۆر سەخت بوو. فایزەی نیگدین زۆر یارمەتی دەکردم و چەند جار منداڵەکەی لێوەرگرتم. بەیان هێشتا نەببوو بە دوومەنگ. لە هەڵبەز و دابەزی ناوڕێگا و باوەشمدا ئازاری پێگەیشت بوو. ئەو شەوە لەگاکێ زگێشەی گرتبوو و زۆر ناڕەحەت بوو، نەمدەتوانی ئارامی بکەمەوە. بێوچان دێقیژاند. لە دیوێکدا بووم کە دیوی پەنادەستی جێی کۆبوونەوەی ناوەندەی حیزبی کۆمونیستی ئێران بوو. دکتۆر جعفەر دەرمانێکی بۆ پەیدا کرد. دەواکەمان دایێ بەڵام ئارام نەدەبووەوە. ڕۆژی دوایی لە کاتی بەڕێوەچوونی بەرنامەی سۆبگاهی دەوروبەرمان درایە بەر تۆپباران و یەکێک لە تۆپەکان کەوتە نزیک شوێنەکەی مامۆستا شێخ عیزەدین. دوانی بەڕۆی ئەو ڕۆژە بە منیان کوت دەبێت لەگەڵ ئەحمەدی ئەسکەندەری و مەحموود فارس ئێمە ناو و شۆرەتی ژمارەیەک لە هاوڕێیانی فارزمانمان هەرگیز نەزانی. دوو مەحموود ناومان هەبوو، هەردووکیشیان لە ڕادیۆ کاریان دەکرد. ئەمەیان لاواز بوو، پێمان دەکوت مەحموودە کز. بە چەند بارە هێزتر کەلوپەلی وەک دەستگای ڕادیۆ، مۆتۆری بەرق و شتی لەم چەشنە بڕۆینە گەڵاڵە لە کوردستانی عێراق. کاتێ ڕێکەوتین دکتۆر جعفەر بابۆڵەیەک نانی بۆ هێنام لەگەڵ هێندێک شتومەکی بەیان. دوای ساعتێک کاروانچیەکان کوتیان بارەکان زۆر قرسن و ئەگەر هێسترەکان بەپێی ئەم ژنەی کە منداڵێکی بە باوەشەوەیە بڕۆن زۆر هیلاک دەبن. هەرسێکمان پێکەوە قسەمان کرد و ئەحمەدی ئەسکەندەری لەگەڵ کاروانەکە ڕێکەوت و مەحموودیش لەگەڵ من مایەوە. دوای چەند سعات ڕۆیشتن گەیشتینە دەی هەرزنێ لەسەر چۆمی کەڵوێ. خەڵکێکی زۆر ئاوارە و هەڵات و هەروەها کەسانی سەربا ڕێکخراوەکان لەوێ بوون و دیارە ئەوانیش بۆ کوردستانی عێراق دەچوون. لە چۆمەکە دەبوو بپەڕینەوە. ئاوەکە زۆر بوو. داوام لە چەند کەس کرد کە بەیانم بۆ بەرنە ئەوبەری چۆمەکە، بەڵام کەس حازر نەبوو. خۆم سواری هێسترێک بووم و بەیانم بەس بە سینگمەوە. ئاوەکە تا ئەژنۆم دەهات. کاتی پەڕینەوە بەرچاوم ڕەش ببوو و سرم لە گێژەوە دەهات. بە سەختی پەڕینەوە ئەوبەری چۆمەکە و بەرەو دۆڵی سەفرە و گەڵاڵە کەوتینە ڕێ. زۆرم برسی بوو، بەڵام بابۆڵەنانەکەم لەگەڵ بارەکان بوو. بەم نیوەشەوە بە جلوبەرگی تەڕ و منداڵێک بە باوەشەوە هەر بەڕێوە بووین. لە ڕێگا تووشی کاروانێکی حیزبی دموکرات بووین. بەرپرسی کاروانەکە سواری کەرێک ببوو. پێم کوت من زۆر ماندووم، دەکرێ من سواری بم؟ کوتی هەر زۆر عیبە، چۆن دەبێ زەعیفە سواری کەربێ؟ کوتم عیبەکەی لە پای خۆم. کابرا دابەزی و تا سەفرە سوار بووم. لە سەفرە ئاگرێکمان دی و چوینە لای ئاگرەکە. ڕەفیقەکانی خۆمان بوون لە بەشی هونەری. پارویەک نانیان داینێ و دیسان ڕێکەوتین. تاریک و ڕوونی بەیانی گەیشتینە گەڵاڵە.
لە گەڵاڵا شوێنێک هەبوو کە جادەی پێدا دەهات. حکوومەت بە تەمای ئەوەی کە جادەی گەورە لەوێ ساز بکرێ پردێکی ساز کرد بوو. 2 تۆنێلی گەورە لە بنەوە بوون و سەربانەکەیان دەبوو بە پردەکە. ناوچەکە چۆڵ کرابوو. کاروانچی کە لەوێ تێپەڕدەبوون وڵاغەکانیان لە بن ئەو پردە دەبەستەوە و لەوێ دەحەسانەوە. پێشمەرگەکان ئەوەیان بە زەحمەتێکی زۆر خاوێن کردەوە و زۆرێک لە هاوڕێیانی ژن و هەروەها منداڵەکان لەوێ دەخەوتن. هەرەوشەوە هاوسەری یەکێک لە پێشمەرگەکان لەژێر ئەو پردە منداڵی بوو. بەداخەوە منداڵەکە دوای چەند سەعاتێک فەوتی کرد. بەشێک لە هاوڕێیان کە جێگا و شوێنێکیان نەبوو بۆ خەوتن و هەواکەش سارد بوو ئاگرێکی گەورەیان کردەوە و لە دەوری کۆبوونەوە. یەکدوانێکیان هاتن و بەیانیان لێوەرگرتم و منیش بە ئاگرەکە خۆمگەرم کردەوە. عەزیزەی وەتەندوز بە دەنگ و هەرای ئێمەوە خەبەر هات و کوتی بڕۆ جێگاکەی من کەمێک ئیسراحەت بکە. کە چوومە جێگاکەی هەرچەندم کرد جێگای خۆم و بەیان نەدەبووەوە. ڕاکشام و بەیانم لەسەر سنگم دانا تا کەمێک حەسامەوە. ئەو ڕۆژە بەیانی زوو مەحموود و ئەحمەدی ئەسکەندەری و چەند کەسی تر کە بەداخەوە ناویانم لەبیر نەماوە دەستمان بەکار کرد. کارەکەمان دامەزراندن و ئامادەکردنی دەم و دەستگای ڕادیۆ بوو تا بتوانێت لە کاتی خۆیدا بەرنامەکانی بڵاو بکاتەوە. دەوروبەری سەعاتی 11 دکتۆر جعفەر و چەند کەسی تر لە هاوڕێیانی ڕادیۆ گەیشتنە لامان و گێڕایانەوە کە تۆپبارانی گاکێ و دەوروبەری هێندە زۆر بووە کە ڕادیۆ ئیتر ناتوانێت لەوێ کار بکە و دەبێ هەر ئەمڕۆ و لێرە دەستگای ڕادیۆکەمان دامەزرێنین و بیخەینەوە کار. بەلەخۆ بردووی و زەحمەتێکی زۆر ڕادیۆ دامەزرا و دەستی کردەوە بەکار. ئێمە تەنیا ڕێکخراوەیەک بووین کە هاوکات لەگەڵ هێرشی بەربڵاوی ڕژیم بۆ سەر ئالانی سەردەشت ڕادیۆکەمان لە کار نەکەوت. هەموو حیزبەکانی تر مەجبور بوون دەستگای بڵاوکردنەوەی ڕادیۆکانیان بتەقێننەوە کە نەکەوێتە دەستی دوژمن. کاتێک ڕادیۆی کۆمەڵا وەک هەموو ڕۆژانی ئاسایی تر بەرنامەکانی خۆی بڵاو کردەوە هەموو کمیتە ناوچەکان بە بێسیم هاتنە سەرخەت. تەواو دیار بوو کە زۆر نیگەرانمان بوون. بە بیستنی دەنگی ڕادیۆی کۆمەڵا هەمووان خۆشحاڵ ببوون و ئیتر نیگەرانیان نەما. ئەحمەدی ئەسکەندەری دووربینی وێنەگرتنی پێبوو. دکتۆر جعفەر کوتی ئێستا جێی خۆیەتی کە بەم بۆنەوە پێکەوە چەند وێنەیەک هەڵگرین. کوتی ئەم وێنانە مێژوویی دەبن کە ئێمە توانیومانە ئەم ئەرکە گرنگە ئاوا بەڕێک و پێکی بەرینە پێش. هەموو پێکەوە چەند وێنەمان گرت. یەکێک لەو وێنانە لە لای من ماوە. لەژێر پردەکە من و بەیان و عەزیزەی ئازەمی تەنیا یەک پەتومان هەبوو. بەڕۆژ کە من سەرقاڵی کاری بێسیمی ڕادیۆ دەبووم ئەو وەکو کچی خۆی ئاگای لە بەیان دەبوو. هەستی جوان و دایکانەی بەباشی دەبیندرا. بێجگە لە ڕەفاقەتی کۆن و لە مێژینەی خۆمان بۆنی کچەکەی خۆی نابوو بە بەیانەوە. ئازادەی کچی 12 ڕۆژ لە بەیان گەورەتر بوو. لە سنە لای نزیکانی خۆی جێی هێشت بوو نەیدەزانی وەزعی چۆنە و زۆریش نیگەران بوو کە ڕژیم پێی بزانێ. عەزیزە لە ئوردوگای کۆمەڵا دادگایی کرا و تاماوەیەک لەژێر چاوەدێریدا بوو. دواتر باوکی هات و ئازادەی بۆ هێناوە. دوای تێپەڕکردنی ئەو دەورانە سەر لە نوێ لە دەورەی پێشمەرگایەتی کۆمەڵا بەشداری کرد و بوو بە پێشمەرگە. ساڵی 1367 هەتاوی واتە 1988 زاینی خۆی و هاوسەرەکەی حەمەعەلی وەزیری و خاڵۆی هاوسەرەکەی واتە مەحموودی سەجادی بەداخەوە لە کارە ساتە جەرگ بڕەکەی گوردانی شوان گیانیان بەخت کرد. ئەوە هاوکات بوو لەگەڵ بۆمبارانی شیمیایی هەڵەبجە. ئازادە ماوەیەک لە لای دایک و باوکی عەزیزە ژیا و دواتر فروغی مەسعودی و ئەحمەدی خورشیدی هێنایانە سوئێد و لە لای ئەوان ژیا. بەخۆشیەوە لە ژیانیدا سەرکەوتووە. کار دەکات، هاوسەرگیری کردووە و 2 منداڵیشی هەیە. کاتێک لە کوردستانی ئێران نەماین و هاتینە باشوور کەوتینە ناو بارودۆخێکی زۆر تازەوە. هەموو نیگەران بووین کە لەو وەزعە نوێیەدا چیمان بەسەردێت. ئەگەر چیە و ناوچەیە ئازادکرا و لەژێر کۆنتڕۆڵی یەکێتی نیشتمانیدا بوو، بەڵام هەموو دێهاتەکانی ئەو ناوچەیە چۆڵکرابوون. خەڵکی ئەو گوندانە بە زۆر ڕاگوێز کرابوونە شارۆچکە گەلێ کە ڕژیمی باس دروستی کردبوون و پێیان دەکوت موجەمەعات واتە ئوردوگای زۆرە ملی.
ئەو ماوەیە وەزعی ژیانمان زۆر سەختتر ببوو. لە سەرەتا هەر کەسێک ژەمی هێلکەیەک یان کەوگیرێک برنجی وەبەردەکەوت. تەنانەت نانی وشکیش جیرەبەندی بوو. پەتوو پێخەفکەم بوو، هەردوو سێ کەس تەنیا پەتوویەکی وەبەردەکەوت. بێجگەلەوانە ئاوی خواردنەوەشمان خاوێن نەبوو، زۆربەمان نەخۆش کەوتین و تووشی ژانەسک و ڕشانەوە بووین. بەشی پزیشکی بە ئیمکاناتی کەمەوە شەو و ڕۆژ خەریکی خزمەت و یارمەتیدان بە نەخۆشەکان بوون. دوای ماوەیەک چووینە شینکاوێ. پاییزێکی درەنگ بوو. هەوا تەواو ساردی کردبوو. شینکاوێ دۆڵێک بوو هێندێک لەولاتر. لەوە دەچوو پێشتر گوندێک بوو بێت. ماڵ و چادرمان هێشتا نەبوو. کانیەکمان لێ نزیک بوو، بەڵام حەمام و شوێنی خۆشوردن نەبوو. توالەتیش بۆ ئەو هەموو خەڵکە جارێ تەنیا هەر یەک دانە سازکرا بوو. هەموو کارمەند و کادرەکانی ڕادیۆ کار و ژیانیان تەنیا لە سێ چادردا بەڕێوە دەچوو. چادرێک بۆ نووسینی بەرنامەکان، چادرێک بۆ تۆمارکردنی بەرنامەکان و چادرێکیش بۆ بێسیم. من و جەبار کوردی کارمان لە بەشی بێسیم بوو. من و بەیان و ئەو هەر لەو چادرەدا دەژیان. هێندێک جار کە دکتۆر جعفەر جێگیر نەدەکە و دەهاتە ئەم چادرە. چەند شەو هەر چوارمان یەک پەتومان هەبوو. بەهۆی ئەوەی کە کەوتبووینە بارودۆخێکی تازەوە، کۆمەڵە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و هەروەها حیزبەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەردەوام دیداریان دەکرد و زۆرجار دکتۆر جعفەر وەک نوێنەری کۆمەڵە دەچوە لایەن. دکتۆر هەر ئەو جلانەی هەبوو کە لە بەریدا بوون. هەموو جارێک کە دەچوە سەفەر لە یەکێک لە هاوڕێیانی لیباسم بە ئەمانەت بۆ وەردەگرت. بەیان لە وەزعێکی ئێجگار خراپدا بوو. لەبەر نەبوونی خواردنی باش شیرەکەی منیش کەمی کرد بوو. هەر بۆیە بەیان زۆر جار لە برسان دەگریا. لە ڕاستیدا هیچ نەبوو بیدەمێ. دەنگی باوکیم دێتەوە گوێ کە نەیدەتوانی کارێک بکا و دەیکوت ئەی هاوار، منداڵەکەت لە برسان بگری و نەتوانی تێری بکەی. جلی نەبوو بۆی بگۆڕم. هەوا کە ساردی کردبوو، ئیتر ئیمکانی حەمامکردن هەر نەبوو. هەوڵم دەدا کاتێک سەرکانیەکە چۆڵ دەبوو پەڕۆکۆنەکان بشۆرم. یەکێک لە پێشمەرگەکان پێی ناخۆش بوو کە لەوێ جل و پەڕۆم دەشۆرد، لەبەرەوە هێندێک ئەزیەتی کردم. بارودۆخەکە زۆر دژوار بوو. کەوتینە بیر ئەوەی کە بەیان بنێرینەوە بۆ لای خزمان لە کوردستانی ئێران. دڵنیا بووین کە ماڵی باوکی دکتۆر جعفەر لە بۆکان بەیان وەرناگرن. دەمهەویست بە هەر جۆرێک بوو بێ بەیان لێرە نەهێڵم و بینێرمەوە. ئەگەم لە وەزعی دایکم هەبوو، بڕیارمدا بینێرمەوە لای ئەو. هەوڵێکی زۆرمدا کەسێکی وا پەیدا بکەم کە ئەو کارم بۆ ئەنجام بدا. هاوڕێکم کوتی دایکی بەنیازە بەم زوانە بۆ سەردانیان بێت. پێیوا بوو ئەو دەتوانێت ئەم کارە جێبەجێ بکات. بەڵام ئەو دایکە لە نیوەی ڕێگادا بەهۆی تێکەڵچوون و شەڕی پێشمەرگە گەڕابووەوە و ئیتر نەیتوانی بێت. کەیانی فەرزاد لە سلێمانی کەسێکی جێمتمانەی دیبووەوە کە دەڕۆیشتەوە بۆ وڵات، بەڵام کەزانی بەیان زۆر ساوایە نەیتوانی بیباتەوە. دوای ماوەیەک سەختی و ناڕەحەتی چوومە سلێمانی تا بەشکەم لەوێ بتوانم کارێک بکەم. باوکم لە سلێمانی دەژیا، زۆر بە دڵسۆزیەوە تێدەکۆشە یارمەتیم بدا و ئیمکانێکم بۆ پەیدا بکە. لە سلێمانی وەزعی بەیان بەرەو باشی چوو. گوڵەی قوبادی بە بۆنەی نەخۆشی شاهۆی کوڕی لەوێ بوو. ئەو شیری زۆری هەبوو. ئەگەرچی بەیان تا بەخەبەر بووایە شیری هیچ کەسی نەدەخوارد، بەڵام کاتێک خەوی دەهات تێر و تەسەل شیری گوڵەی دەخوارد. ئەو ماوەیە گوڵێ شیری بە 4 منداڵ دەدا: شاهۆ، بەیان، ئاڵا کچی فەوزیە نوسرەتپور و نینا کچی ڕزگاری حوجەت. زڕایەن ئوردوگایەکی زۆرە ملی بوو کە ڕژیمی بەعەد ساڵی 1978 بۆ خەڵکی بە زۆر کۆچپێکراوی گوندەکانی ئەوبەری ئاوی سیروان لە نزیک شاری سلێمانی لە دەشتی شارە زۆر دروستی کرد و دواتر کرایە ناوەندی ناحیەی زڕایەن. ئەو کات زۆر بنەماڵەی مەریوانی لە زڕایەن دەژیان. هێندێکیان کە سوکاری پێشمەرگەی کۆمەڵە بوون. یەکێک لەوانە بنەماڵەی گیانبەخت کرد و ناسری قوربانی بوون. ڕژیمی ئیسلامی ناسری لە دەین نەگەڵ گەورەدەی بینی مەریوان سنە گرت بوو. ناسر هەرچەند زۆر گەنج بوو، بەڵام لە زیندان ڕاوەستانێکی کەمبێنەی لە خۆی نیشاندا و بەداخەوە دوای ماوەیەکی کورد لە سنە تیرباران کرا.
ئەو بنەماڵەیە کە بیستبوویان من بەهۆی سەختی ژیانی ئوردوگا بەنیازم بەیان بنێرمەوە بڕیاریاندا بوو بەیان لای خۆیان ڕاگرن. لە سلێمانی بووم دووجار کاک عەزیز باوکی ناسر هات و منی داوەت کرد. من نەچووم. جارێکی تر کە هاتەوە باوکم کوتی باش وایە پچی ئەگینا عەزیز دڵی دێشێ. منیش بۆ ڕێزگرتن لە هەردووکیان لەگەڵیان چووم بۆ زرایەن. دادە تەمینە دایکی ناسر کوتی بیستومە دەتەوێ بەیان بنێریتەوە بۆ کوردستان. کوتم خەیاڵم بوو بەڵام بۆم ڕێناکەوێت. کوتی من بە خۆشەویستی کاک فوادەوە حازرم بەیان ڕابگرم بەڵام خۆت شیرەکەی بۆ دابین بکە. زۆرم سپاس کردن و قبوڵم کرد. بۆ هەر دایکێک زۆر سەختە کە منداڵەکەی بە کەسێکی تر بسپێرێت. دایک پێی وایە هیچ کەسێ لە خۆی باشتر ناتوانێت ئاگای لە منداڵەکەی بێت. بارودۆخی زۆر تایبەتی و ناخۆش ئەو بڕیاری بەسەرماندا سەپان. هەڵبەت ئەو وەزعەت دژوارە تەنیا هەر بۆ من و بەیان نەبوو، بەڵکو بەسەرهاتی هەموو دایکان و منداڵانی نێو کۆمەڵە بوو کە هەر کامەیان بەسەرهاتی تایبەتی خۆیان بوو بەڕاستی بۆ ئەوە دەبێت کە بکرێتە ڕۆمان و سێناریۆی فیلم. هێندێک مناڵ کەمتر لە 1 ڕۆژ تەمەنیان بوو کە لە دایکیاندا دەبڕان. دایکان و باوکان مەجبور بوون منداڵەکانیان بنێرنەوە بۆ لای بنەماڵەکانیان. دایک و باوک بوون و پێشمەرگەبوون دوو شتی تەواو جیاوازن، هەر کامیان پێویستی بە هێز و وزەی تایبەتی خۆی هەیە. لە دۆخێکی وادا بڕیاردان زۆر قورسە. هێرشی بەربڵاوی حکوومەت بۆ کوردستان و شەڕی بەردەوام، هەروەها نەبوونی ئیمکاناتی ژیانی ئاسایی زۆر شتی بەسەر ئێمەدا سەپاند. یەکێک لەو شتە گرنگانە مەسەلەی ژیان و بەڕێوەچوونی منداڵەکانمان بوو. دیارە شێوەی بیرروبۆچوون و ڕادەی دەرک و تێگەیشتوویمان کاردانەوەی ڕاستەوخۆی هەبوو لەسەر بڕیارەکانمان. من ڕۆژی دوایی هاتمەوە بۆ سلێمانی، بەیانم هەڵگرت و لەگەڵ گشت کەلوپەلەکەی بردمەلای ئەو خانەوادەیە لە زرایەن. ئوردوگای شینکاوێ. دوای ئەوەی کە بەیانم بە بنەماڵەی عەزیزی قوربانی سپارد بە نیگەرانیەوە گەڕامەوە بۆ شینکاوێ. هێشتا ئوردوگا بەباشی دان نەمەزرا بوو. هەموو هەر خەریکی چادرلێدان و جێگا خۆشکردن بوون. بڕیاردرا بە بلوک چەند خانوو دروست بکەن. دەبوو هەموو بەیانیان کاتی بەرنامەی سۆبگاهی بلوکێک لە دەرەوەی ئوردوگاوە لەگەڵ خۆمان بێنین. ئەو بلوکانە زۆر قورس بوون و هێنانیان ئاسان نەبوو. ژوورێک درا بە دکتۆر جعفەر کە دەبوو بۆ خۆمان بەند کەشیمان بکردایە. 1-2 جار دکتۆر هات و یارمەتیدام، بەڵام زۆرتر هەر بوو بە کاری خۆم. ئێواران دوای کاری ڕۆژانە بە بێ ئامراز و کەرەسەی پێویست و بە ئاوی سارد و سیمان خەریک دەبووین. کارێکی لە ڕادە بەدەر سەخت بوو. 1-2 کەس لە هاوڕێیان بڕێک یارمەتیاندا. دوای پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران شانەی حیزبی بۆ ئەندامان ساز کرا. منیش لە شانەی ڕادیۆدا بووم. ئەرک و وەزیفەی شانە کاری سیاسی و تەشکیلاتی ناوخۆ بوو. هێندە جار کەسانێک بابەتێکی بێبایەخیان دەکردە باز بۆ کۆبوونەوەکان. بۆ نمونە ئێمە چرای لامپامان هەبوو کە شیشەکەی شکا بوو بۆ خاوێنکردنەوە نەدەبوو. چەند جار چوومە لای بەرپرسی تەدارکات بۆ وەرگرتنی شیشە چرا. کوتی بۆمان نەهاتووە. 2 کەس ئەوەیان کردە باسی کۆبوونەوەکە و ڕەخنەگرتن لە من کە چراکەی دکتۆر جعفەر بۆ شیشەکەی شکاوە و بۆ خاوێن ناکرێتەوە. بۆ دابینکردنی شیری بەیان تووشی گرفت دەبووم. لەباری ماڵیەوە هیچ ئیمکانێکم نەبوو. لەبەرەوە لەگەڵ پورە فاتمم لە بەغدا قسەم کرد. ئەو هەموو مانگێک شیری بۆ بەیان دەنارد. دوای 2 مانگ عەزیز و نازدار بەیانیان هێنا بۆ ئوردوگا و چەند ڕۆژێک لامانمانەوە. زستانی ئەو ساڵە 1362 هەتاوی واتە 1983 زاینی کۆمەڵە سەرقاڵی کۆنگرەی 4 بوو. چەند مانگێک بۆ حیزبی کۆمونیستی ئێران پێکاتە بوو. هەموو لەسەر ڕێبازی تەشکیلات ساغ ببوونەوە. کۆنگرە زۆرتر بۆ کاروباری ناوخۆیی و تەشکیلاتی بوو. بێسیمی ناوەندی کاری ئێجگار زۆر بوو. بۆ یارمەتیدانی ئەوان من لە بێسیمی ڕادیۆوە چوومە ئەوێ. لەو وەختەدا بنەماڵەی عەزیز کە بەیانیان لابوو نامەیان ناردبوو و نووسی بوویان کە بەیان شیری نەماوە و ئەو مانگە هیچ شیرێکمان بەدەست نەگەیشتووە. ئەو خەبەرە
زۆر نیگەرانی کردم لە فکری ئەوەدا بووم کە کارێک بکەم. من و دکتۆر جعفەر 5 دینارمان هەبوو. کەریمی نەزەری بۆ شتکڕین هاتوچۆی دەی کونەماسی دەکرد. داوام لێکرد ئەو 5 دینارە بدا بە شیری گیگۆز بۆ بەیان. کوتی بۆ 4 منداڵی تریش داوای شیر کراوە، کارتۆنێک دەکڕم لە بینی منداڵەکاندا بەشی بکەن. کارتۆنە شیرەکە 24 دانە قوتووی تێدا بوو، بەم جۆرە بەشم کرد. شاهۆی وەتەندوس، ئاڵا شێخولئیسلامی، نینای حوجەت و پویای کەعبی، هەر کامیان 5 دانە و 4ەکەی تریشم نردبووە بەیان. هاوکات ئەو بنەماڵەیە نامەیان بۆ باوکیشم نووسی بوو. باوکم نیگەران دەبێ و بابەتەکە لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی کۆمەڵە لە سلێمانی باس دەکات. ئەویش تاقە 1 دانە شیر دەکڕێت و باوکم دەینێرێت بۆ بەیان. ئەو کاتە دوو کەس لەسەر شەبەکەی بێسیمی ناوچەکان کارمان دەکرد. من و شاڕۆخی شاوەیسی لەسەر بێسیمی ناوچەکانی باشووری ڕۆژهەڵات کارمان دەکرد. من پەیامەکانم وەردەگرت. لەو کاتەدا مەحموودی خودامورادپور بەرپرسی تەدارکات هاتە ناو چادرەکە و نامەیەکی لەسەر دەفتەرەکەی بەردەستمدانا کە من پێم سیر بوو. داوام لە هاوکارەکەم کرد لە جیاتی من پەیامەکان وەرگێت. نامەکەم خوێندەوە. دەقی نامەکە ئاوا بوو: سڵاو هاوڕێ مەلەکە، 2 لیستی تۆ بۆ شیرکڕین هاتووە بۆ تەدارکاتی کۆمەڵە. ئەمە خەسارکردنی دارایی تەشکیلاتە، تکایە جواب بدەوە. ئیمزای خۆی بە نامەکەوە بوو. بە خوێندنەوەی نامەکە زۆر ناڕەحەت بووم و چوومەوە ماڵێ. دکتۆر جعفەر کە منیدی پێیوا بوو شتێک ڕوویداوە. پرسی چی بووە؟ لەکوێ شەڕ بووە؟ لەو وەختەدا کادر و ئەندامانی کۆمەڵە لە هەموو ناوچەکانەوە بەڕێوە بوون بۆ کۆنگرە و پێیوا بوو بۆ ئەوان ڕەنگە شتێکی ناخۆش پێشهات بێ. کوتم بەخۆشیەوە بۆ ئەوان هیچ پێش نەهاتووە، بەڵام ئەم نامەیە بخوێنەوە. بە خوێندنەوەی نامەکە زۆر تێکچوو ئەو پەڕیە چاوی. کوتی یانی ئێمە من و تۆ ئەرزشی 5 دانە قوتو شیرمان نییە؟ ئەی ئەگەر ئەو بنەماڵەیە بۆ ڕاگررتنی بەیان داوای پۆڵیان کردبە ئەو جارچیمان دەکرد. پۆڵی ئەو شیرەی بەیان دەکاتە خەرجی ساردی چەند پێشمەرگەی هاوڕێم لە سەفەرێکدا. هەردووکمان زۆر ناڕەحەت و بێدەرەتان نەمەندەزانی دەبێت چی بکەین. لەم قسە و باسانەدا بوون کە عەبەی برام پەیدا بوو. دیتی ئێمە زۆر پەرۆشین. پرسی چ باسە و چ قەوماوە. دکتۆر کوتی ئەگەر ئەو نامەیە بخوێنیەوە ئەوجا تێدەگەی چ باسە. ئەبەش بە خوێندنەوەی نامەکە وەک ئێمە تێکچوو. کوتی منیش پوڵم نییە، بەڵام دەزانم لالە حەمەل لە مەریوانەوە پارەی بۆ هاتووە و دەتوانم کەمێک لەو قەرز بکەم. ئەبە پۆڵەکەی قەرز کرد و پوڵی کڕینی شیری داوە بە تەدارکات. ئەو سەردەمە لەناو هەموو چەپ بەگشتی و کۆمەڵە بە تایبەتی زۆر کەس بوون کە لە پێناوی شۆڕشدا لە هەموو شتێکی خۆیان دەگوزەران. دکتۆر جعفەر یەکێک لەوانە بوو کە قەت بۆ شتی شەخسی خۆی هەوڵی نەدەدا. بەرژەوەندی شۆڕش و کۆمەڵە بۆ ئەو لەسەرەوەی هەموو شتێکدا بوو. ئەو ساڵیانێکی زۆر بوو بە ناڕەحەتی میعدەوە دەیناڵان. بۆ خۆی دکتۆر بوو، تەشخیصیشی زۆر باش بوو، بەڵام هەرگیز نەیکوت لۆبیا و پەتاتە ئەزیەتی دەکا تا ئاخریەکەی دکتۆر ئەحمەدی هیدایەت لەم بارەوە بڕیاریدا. لەبەر ئەوەی کە جەوەکە وا بوو من خۆیشم هەروە بیرم دەکردەوە و هەڵسوکەوتم هەروەک دکتۆر جعفەر وا بوو. ئاشکرایە کە لە هەموو ڕیزەکانی نێو کۆمەڵەدا کەسانێک بوون بە جۆرێکی تر ڕەفتاریان دەکرد و بۆ بەرژەوەندی خۆیان و دەوروبەریان هەوڵێکی زۆرتریان دەدا. بەڵام ئەو جۆرە کەسانە زۆر کەمتر بوون لەوانەی وا لە خۆیان و هەموو شتێکی خۆیان دەگوزەران. دیارە هیچیان باش نەبوون، نە ئەو هەموو خۆنەویستنە دروست بوو، نە پێچەوانەکەی. بۆ ئێمە ئامانج و بیر و باوەڕمان لەسەرەوەی هەموو شتێکدا بوو. کۆمەڵە ڕێکخراوەیەکی جەماوەری بوو. ئەم جۆرە ڕەفتارانە لە نێو کۆمەڵەدا زۆر نەبوون. لە ڕاستیدا کۆمەڵە بۆ فیداکاری، دڵسۆزی، مرۆڤایەتی و شۆڕشگەڕی تەنانەت لای نەیارانیشی ناوبانگی هەبوو. بەیانم هێناوە بۆ لای خۆم. بەهاری ساڵی 1363 هەتاوی واتە 1984 زاینی ئوردوگامان لە شینکاوێ گواستەوە بۆ نزیک دێی مالومە. ماوەیەکی خایاند تا لە 3 شوێن دامەزراین. زۆر نیگەرانی بەیان بووم. دوای ئەوەی سەقامگیر بووین ئیتر بەیانم هێناوە. لە ڕادیۆی کۆمەڵە لە بەشی هەواڵەکان کارم دەکرد.
ڕادیۆ لە ئوردوگای خوارێ بوو. چادرێکی چکۆلەیان دامێ. ئەو کاتە بەیان تەمەنی 9 مانگ بوو. ئەم شێوە ژیانەش مشکلی تایبەتی خۆی هەبوو. ژیانی ئوردوگا بە ئیمکاناتی کەم و بە منداڵێکەوە ئاسان نەبوو. بەیان فێری خواردن ببوو، بەڵام هەموو خواردنێکی بۆ نەدەخورا. گەرمای زۆر و مێشولەی ورد کە دەچوونە ناودەم و چاوی بۆی تاقەت پڕوکێن بوو. خەو و خۆراکی زۆر خراپ بوو. ئێوارێک کە هەوا فێنک دەبوو شیرێکی دەخوارد و دەخەوت. ئەو کاتە ئاڵای شێخولەسلامی لای دایک و باوکی بوو. زۆر جار بۆ ئەوەی فێنک بنەوە دەمان خستنە ناو تەشتێکی ئاوەوە. مەودای نێوان ئوردوگاکان زۆر نەبوو. ناوەندی کۆمەڵە و بەشێک لە ئۆرگانەکان وەک دەبیرخانە و بێسیمی ناوەندی لە ئوردوگای سەرێ بوون. ڕۆژێک بۆ دیتنی دادگایکردنی عەزیزەی ئازەمی چوومە ئوردوگای سەرێ. بەیانم لای باوکی دانابوو. کاتێک بەیان لە خەو هەڵدەستێت دکتۆر جعفەر دەست و پێی خۆی گوم دەکا کە چۆن شیری بۆ دروست بکە. یەکێک لە هاوڕێیان دەچێتە یارمەتی. بە چەکۆش قوتووی شیرەکە دەکەنەوە و بە ئاوی سارد دروستی دەکەن. بە هەردووکیان نەیان توانی بوو شیری بەیان ساز بکەن کە هاتمەوە بەیان لەبەر گریان و برسیەتی ئارامی لێبڕابوو. گەڕانەوەی بەیان بۆ لای دایکم لە ئەڵمانە. ژیان لە ئوردوگا بۆ هەموو منداڵەکان زۆر سەخت بوو. لە بیری ئەوەدا بووم کە بەیان بنێرمەوە بۆ لای دایکم لە ئەڵمانە. لەبەرەو سەختیانە لەلایەن هێندێک لە بەرپرسانەوە فشاریان خست بووە سەر ئێمەی دایکەکان بۆ ئەوەی هەوڵ بدەین بەشکەم بتوانین منداڵەکانمان بنێرینەوە. بۆ وێنە بەرپرسی سەرەوەی کارەکەی من بەبێ ئەوەی من ئاگادار بم دایکە پێشمەرگێکی ڕازی کردبوو کە بەیان لەگەڵ خۆی بەرێتەوە. هەرچەندم کرد نەمتوانی ئەو کارە بکەم. تەنانەت ئەوەندە لە فشاردا بووم نەچووم سپاسی ئەو خانمە بکەم و بڵێم نامەوێ منداڵەکەم بنێرمەوە. لەلایەک بڕیاری ناردنەوەی بەیان و دوورکەوتنەوەی لە ئێمە زۆر سەخت بوو. لەلایەکی ترەوە نەبوونی سەرەتاییترین ئیمکاناتی ژیان بە تایبەت بۆ منداڵان شتێک نەبوو کە ئێمە لە بەرچاوی نەگرین. حاڵ و وەزعی دایکیشم مەسەلەیەکی تر بوو کە بەردەوام لە بیر و مێشکمدا بوو. سەرنجام دوای ململانیەکی دەرونی زۆر لە مانگی پوشبەڕدا بەیانم سپار بە بێهجەت خانمی دایکی نەسرینی زەکەریایی تا لەگەڵ خۆی بیباتەوە بۆ وڵات. تا ئاوایی کوڕەداوێ لەگەڵی چووم. زۆر دڵتەنگ بووم. ئەبەی برام زۆر دڵنەوایی دەکردم. بێهجەت خانم لە من زیاتر دڵتەنگ بوو. دوو نەوەی خۆی نینا و ڕۆژین منداڵەکانی نەسرین و عەبەی پێبوو بیان باتەوە. نینا زۆر نەخۆش و بێحاڵ بوو. گەرمای زۆر حاڵی خراپ کردبوو هیچی بۆ نەدەخورا. ئەو وەزعەی نینا ئەوەندەی دیکە هەردووکمانی ئازار دەدا. لەو دێیە کوتیان پێشمەرگێ کوژراوە سەرخۆشیان بۆ دانابوو. بێ ئەوەی کەسێک بناسین ئێمەش چوین. لەوێ بێهجەت خانم بەسەرهاتی خۆیان و ئێمە و هەروەها چوونەوەی منداڵەکانی بە شێعر و لاواندنەوە باس کرد. هەرۆ ڕۆژە گەڕامەوە بۆ مالومە. توانایی هیچ کارێکم نەبوو، مەیلیشم نەبوو کەس ببینم. تەواوی ئەو شەوە هەر لە بیر و خەیاڵدا بووم. لە دنیای خەیاڵی خۆمدا نوقم ببووم. خەریکی بەڕێکردنی جگەرگۆشەکەم بووم. بەردەوام لە بەرچاوم بوو. سەفەرەکەی بەیان وەک فیلمێک هاتبووە بەرچاوانم. دەمدی کە بە سواری چۆن بەو هەڵدێرە سامناکانەدا ڕێگا دەبڕێ و وردە وردە لە من دوور و دوورتر دەکەوێتەوە. کاتێک منداڵێک دەچووەوە بۆ کوردستان شتەکانی بەسەر منداڵەکانی تری ئوردوگا دابەش دەکرا. ڕۆژی دواتر کە ویستم ئەو کارە بکەم دەستم بردە ناو کارتۆنێک کە شتەکان دەربێنم لە ناکەو دوو پشکێک دای بەدەستمەوە. لەگەڵ هاواری من ڕەفیقەکان هاتن و یارمەتیان کردم بچمە چادری دەرمانگا. باڵم شین ببووەوە و ئەوەندە حاڵم خراپ بوو کە کەسم بەباشی نەدەناسیەوە. زۆر بە توندی ڕەفتارم لەگەڵ دکتورەکە کرد. بێهجەت خانم لە سنە بەیانی بە شوکریەی براژنم سپارد بوو. دوای چەند ڕۆژێک شکریە بەیانی بردبووەوە لای دایکم لە ئەڵمانە. دایکم لە ترسی ڕژیم بە هەموو کەسی کوتبوو ئەوە کچی تاهیری برامە. بەڵام دوای ماوەیەکی کورد لە هەموو کەس ئاشکرا بوو کە کچی کێیە. کاتێک بەیان ڕۆیشتەوە دایکم گرفتاری زۆری هەبوو. زۆر کارەساتی بەسەر هات بوو.
ئێمەی لێ دوور کەوتبووینەوە و کەوتبووە بارودۆخێکی تەواو تازەوە. بێجگە لەو سەختیانە کوردستانیش ئاڵۆقەی ئابووری لەسەر بوو. هەروەها شەڕی ئێران و عێراقیش کەوتبووە کوردستان و زۆرێک لە کەس و کار و ئاوارەی شەڕ چوبوونە ماڵی ئێمە. سەرەڕای هەموو ئەوانە هێندێک کەسی دەوروبەر هەڵگیری ئەو بیر و بۆچوونە بوون کە بۆ دەبێت دایکم منداڵی کچەکەی گەورە بکە. قسەی ناخۆش بە من و مەنعولۆمەی زۆری دایکم دەکەن و زۆر شتی تر. بەیان سەرجەم 2 ساڵ لە ئەڵمانە و لای دایکم و فایزە بوو.